دەموچاو عیبی هەیە؟ دەموچاو عیبی هەیە بەڵام شتێکی کردووە. نازانم. نا دەموچاو عیبی نیە ئێستا زۆر باشە بەڵام ئەبێت پێستی چەورە ئەبێ بەردەوام دژەخۆر بەکاربێنیت. سڵاوە لێ بێ چێکی تۆ ئەمڕۆ لێرە؟ من وەکو خوێندکارێک لە بەشی پێست و جوانکاری بەشداریمان کڕۆ لەم فیستیڤاڵەیە. ینی ئەتوانین خەڵک ئاشناکەین بە پرۆدەکتەکانی پێست کە لە پێویستە لە وەرزی هامینە ڕۆژی 2 جار بۆ 3 جار دژەخۆر بەکار بهێنرێ 2 سەعات جارێک تازە بکرێتەوە بۆ ئەوەی خۆمان لە زیانەکانی خۆر بپارێزین. باشەکە کەسێک دژەخۆر بەکار نێنێ گرفتی چی بۆ دروستە بێ؟ دەموچاوی زۆر چرچە بێ پەڵە دروست ئەکا و نیشانەکانی پیری زووتر لە پێسیا ڕوئایات. دەموچاو عیبی هەیە؟ دەموچاو عیبی هەیە بەڵام شتێکی کردووە. نازانم. نا دەموچاو عیبی نیە ئێستا زۆر باشە بەڵام ئەبێت پێستی چەورە ئەبێ بەردەوام دژەخۆر بەکاربێنیت. ئێوە ڕێنمایی چیان بە خەڵک لێرە بۆنە چیان بۆ ئەوکان کە وا بێت کە دوور بن لەو مەترسیانی کە لەبەر یەکەوتنی ڕۆژە تووشیانە بێت؟ ئەبێ پرۆدەکتەکانی پێست بەکاربێن و ئێمە ژۆکو کلینیکی کایە داشکانمان کردووە بۆ سەرجەم ئیشەکانمان بۆ تۆکسوفیلەر و زائیدان پێست و زەرعی قژ و ددان. باشە ئەو بۆ خەڵک چۆن بزانێت کە چ دژەخۆرێ بەکارێنێ؟ بەپی پێستەکە ئێمە جیهازمان هەیە فەحسی پێستەکە ئەکەین بزانێ ئایا چەوریەکەی تۆنی پێستەکە چۆنە و چی بەکار بهێنێت لەگەڵ پێستەکەی بگونجێت. ئەو جیهازە لێرەیە کە فەحسی پێەکەن؟ ئەم جیهازەمان هەیە ئەم جیهازە هی قژیشە و بۆ پێستیش بەکارێت. قژواتە چۆن؟ مەسەلەن بتوانێت قژەکە چەوری چۆنە تاڵەکانی چۆنە و ڕوتانوی قژەکە ئەم بابەتانە. بەتەنیا دژەخۆر بەکاریە خوشتی تریش بەکاریە؟ دژەخۆر بەکارهێنرێت و زائیدەن بۆ ڕێگرتن لە چرچ و لۆچی و ئەمانە بۆ تۆکسوفیلەر بەکارێنە زیاتر. پیاوان زۆر بۆ تۆکسوفیلەر بەکارێن یان ژنان؟ پیاوان لە ژنان زۆرتر بەکارێنن. ئێمە کلینیکەکەی خۆمان پیاوان زۆریێنە. زەریش ئەکەن و بۆ تۆکسوفیلەریش بەڵێ. واتە سەوای لە تۆ پیاوان زیاتر گرنگی بخوێنێن؟ ئەبێ وا بێت.